ئارد گرانە یعنی هەر دەڕۆژ جارێک و 3000 و 2000 و 4000 ئەچێت سەر فەردەی ئارد فەردەی ئارد 8 مانگ لەمەوە پێش بە 26000 دینار بوو ئێستا فەردەی ئارد بە 53000 فەردەی علاگە کە ئێمە هەموو کابرای دوونانە بە داوای علاگەی گشەکە فەردەی علاگە لە 26000 و ئێستا بووە بە 56000 فەردەیەک سۆدا لە 13000 و ئێستا بووە بە 27000 دینار یعنی هەموو شتەکان لەسەر ئێمە گران بووە کارێک کەوتونێت بارودۆخێکەوە ناتوانین ئەوە بە مایەکاریش دەری ناکە لەسەر ڕۆژانەکانی خۆمان پارە خینە سەر دەقیلەکە بوو ئەوەی کرێدوکانی پێبین بەڕاستی زەڕیبە لە سەرمانە یعنی هەموو شتێک لەسەر هەموو شتێک لەسەر ئێمە گران بووە لە شارە زور نییە مەبەست شارە زور ئێرە دوو بازاڕی هەڵەبجێکان و سیروانەکان زایدن ناحی زەڕیان هیچ نانەوەخانەیە نەکراوەتەوە و ناشکرێتەوە دڵنیا بەلەوە هەتاوەکو بڕیارێک نەدرێت لە قازانجی ئێمە چیە یعنی وەکو خەڵکی ئێمەش ڕۆژانە شتێکمان دەستکەوت بۆ بژێوی ماڵ و بناو لە سەیسایق لە کانی پانکە لە پێم تقریبا لە عربەت نانیان هێناوە 100 نان نزیکەی 23000 دینار لە سەریان کەوتۆ بە کرێسیارەوە چایخانەکان بڕۆ پرسیاریان لێ بکە کابرا هەموو ڕۆژێک 5-6 سەتڵ ماسی سەرف کردو بەیانیان ئەم بەیانە 1 سەتڵ ماسی سەرف کرد لە بەرۆی کە نان نەبووە بەهۆی داخستنی نانەوەخانەکانەوە کە نرخی شتومەکەکانیان زۆر بەرز بووەتەوە بەڕاستی لە ڕووی ئاردەوە لە ڕووی خوێ و غاز و سۆدەوە هەمووی بەرز بووەتەوە ئەوانش دوێنێ 6 نانیان کردووە بەزار بوونی بەرزبوونەوەی نرخەکان قایمقام پێی داخستون ئیسا ئەمڕۆنیش لەبەرەوەی قایمقام پێیان داخستون هەڵوێستیان کردەوە دایان خستەوە ئێمە ژۆک و چایخانەکان زۆر زەرەرەوە من بووین ئاشیاکارمان ماس و پەنیر و هێلکە و شتەکان هەمووی تێک چوو هەمووی خراپ بوون بەوەی ئەوەی کە نانەوەکان داخراوە کەس نییەوە نانمان هەبێ بیین بە خەڵک بیخۆن ئەمڕۆ من خۆم چەند جارێک بە سیارە بە پاسکیل ڕۆشتومەتە خوارەوە ڕۆشتومەتە سەرەوە کە تۆزە نام پێیاکەم هیچم دەست نەکەوتووە زادم بازار تاقیێوارە بازار چۆڵە و پیوە دیارە ینی نانەوەقان نیە و مەتعەمەکان نیە و جۆرێکی پیوە دیارە سیرەکە هەری من خۆم دوکانی وشکەمێت ئەسیری ماسە فرۆژم ڕۆژانە مرۆ فەرقی بووە بەانی و هاتم بۆ ماس ماوەتە بژی لە دوکانەکە تە دوایەکە ماژ مافی خۆیان ینی واقەن و شارەکانی گشتی 6,000 و دوایەکە تۆ حکومەت نە غازەکەیان بۆ دابینەکە نە ئاردەکە بەس گەرزان بیانداتێ تەسیری بۆیان دامەوە دەری ناقێت شاگردیان هەیە و